بەڵێ لەم تەوەردا باس لە هونەری شێوەکاریەکەین بۆ ئەمە بەستەش میوانداری خاتو و دڵسۆز ڕسوڵمان کردو شێوەکار کە بەشێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەیە بەخێر بێ خاتو و دڵسۆز ئەم تابلۆ جوانانەش و ستۆدیۆکە ئۆنیتە ڕازاندەوە ئەمێ سەرتا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم هونەری شێوەکاری بەتایبەت لە ئێستادا لای خانمان لە چه ئاستێکدایە؟ سەرەتا زۆر سپاس دیارە هونەری شێوەکاری قۆناغ بە قۆناکە گەیشتە ئەو شوێنانەی کە تیا ئەوەستێت با بڵێن ئەو وەستانەی کە ئێمەی تیا تێپەڕەبین هەڵبەتە خۆشبەختانە ئێستا زیاتر لە ساڵانی ڕابردوو بە لە ڕوانگەی تەشکیلیەوە ئافرەت تۆزێ باشتر هاتۆتە پێش ڕاستە گیرروگرفت ئەبێت بەڵام وەکو بۆ پێشکەوتن کە لە بوارەکانە ژن زیاتر هاتۆتە مەیدان و لە سەرجەم پێشنگاکانە زیاتر ئەبینرێت. بەڵێ باگوزەر بکەم بەناو ئەزمموی خۆتە کەی بوو دەستە پێ کرد چۆن بوو دەستە پێ کرد؟ زەمنێکی زۆرە من لە دنیای هونەرە تاومەتەوە با بڵم ساڵانی کە دەستم پێ کردووە سەرەتا لە پێش 2000ەکان بوو کە هاتوومە ناو دنیای هونەرەوە و زیاتر بە شانۆ هاتم بەڵام دواتر کە بینی من توانایەکی ترم هەیە ئەویش وێنەکێشانە هەڵبەتە وێنەکێشانیش توانایەکی تایبەتی ئەوێ و هەوڵدانیشی ئەوێت تۆ هەموو شتێکە هەوڵی بۆ بیت ئەگەی بە ئەنجامێکە ئەتەوێت ئەو کاتە کە دەستم بە وێنەکێشان کرد ئیتر وردەوردە بەرە و نمایشی تابلۆکانم چوون وردەوردە دەستم کرد بە پێشەنگا و تێکەڵ بووم بە دنیا هونەریە. ئەمەشت بە پێشەنگا کرد لە چەند پێشەنگا بەشدار بوویت پێشەنگای تایبەت بە خۆت بە یاخۆت هاوبەش بووە و خۆشبەختانە زۆر لە پێشەنگا بەشدار بووم زیاتر لە 38 پێشەنگای هاوبەش و 6 تایبەتیشم کردوەوە تا ئەم کاتی کە ئێستا تیاژی. پێشەنگاکان ماوەی چەند ڕۆژ ئەخایانی بوون هەر پێشەنگای کە بەشداری و کرد بێ خۆی ئەگەر بێت و سەر پێشکەشکردنی تابلۆ بە جۆرێک دەورە بینە بۆ کەسەکەکە ئەو بینەر تا چەند ئاشنایەتی بۆ تابلۆیانەوە هەیە یان بینەر تا چەند ڕۆژ بەردەوامە بێت زیاتر هەبوو تا 3 ڕۆژ ئەوانەی کە زیاتر بڵین کە خۆی تیابینێتەوە 3 ڕۆژە وەکو باوترین جۆر بێت لە پێشەنگاکانە. ئەوانەی کە بەشدارن لە پێشەنگا کە مادەم هەر گفتوگۆکەمان لەسەر پێشەنگا بوو کەسانین خواستیان چۆنە لەسەر تابلۆکان لەسەر چ تابلۆیەک بە تایبەتیان خواستیان هەبێت داوایەکەن بوونەوێنێکی خۆیان بکێشرێتیان چۆنایە؟ بێگومان ئەوانە زۆر کاتڕۆییاوە تۆ کاتێکە ئەچی بۆ پێشەنگایەک سێری تابلۆکانەکەی هەستێکی تایبەتت هەیە ینی ئەچیتە دنیایەکی ترەوە دنیایەکی فراوانە ئەم تابلوانش کە ئەبینیت زۆر جار بینەر وای کردووە کە سەرنج با بۆ ئەو تابلۆی کە بەرامبەرێتی یان داوای کردووە کە هەم بۆ ماڵەوە بەداخەوە ئێمە میلەتێکین کلتورمان کەمتر لەو بوارانەیە هەیە نەبووتە کلتورێک تابلوی هونەرمەندان لە ماڵەوە هەڵواسرێ ببێتە جوانکاریەک بۆ ماڵەوە ئەمەش بگرە زەرمەندێکە لە هەم لە بواری هونەرێکە تۆ کە تابلۆ نەفرۆشێ ئەو کاتە تۆزێ ساردێک دروستە بێت بەڵام ئەوەی کە بێتەوە زۆر جار بینەر داوای کردووە کە تابلۆ هەم دروست بکرێت لە شێوەی خۆی و هەم لە سروش بیان لە بوارەکانی ترابێت. بەڵێم ئەو تابلوانی کە تۆ ئەیکێشیت زیاتر لە هزر و خەیاڵتدا بۆ نوێنەیەک ئەبینی لە هزردا ئیچەسپین دوای ئەیکێشیتەوە یاخود هەر وێنەیەک بێکە خۆت پێت بخۆش بە ئەیکێشی؟ جەمە تابلۆ چەند ئیشکردنی وێنەکێشان چەند جۆرێکی هەیە ئەم جۆرانی کە من تێیاقڵ بوومەتەوە ئەبستراکە و لەگەڵ جۆری مۆتیڤ ئەم جۆرە مۆتیڤە تایبەتە بە شعر و بابەتی کتێبەکانە لە لاپەڕەکانە خۆشبەختانە ئەوەنەی کە من بەدوادا چۆنم بۆ کردووە چون ئیشی مۆتیڤ زۆر کەمە 5 کەسی لە هەموو کوردستانە خۆشبەختانە من یەکێکم لەو 5 کەسانە کە لە بواری مۆتیڤ ئیشەکەیت ئەبستراکیش ئەم جۆرانن کە دانراون لێرە تێکەڵکردنی ڕەنگەکانە بە جۆرێک کە بینەر خوێندنەوەی هەبێ بۆ کارانەی کە ئەو کەسە ئیکێشێت ئەو شێوەکارە ئەمە قوڵ ئەبێتەوە لەگەڵ بینەرە بینەر خۆی تاڕادێک ڕەنگە تۆ بابەتێکی شعر بێ چیرۆکێک بێ لەو تابلۆیە بینەخشێنی ئەو کاتە بینەر خۆی زیاتر وەرە ئەبێتەوە لەوانێ بینەر تێڕوانینێکی تری هەبێ بۆ تابلۆیانە. ئاماژەت بە ڕەنگەکان کرد ئەو تابلۆیانی کە ئیکێشی ڕەنگەکان خۆی وێنەکە ئەوە ئەخوازێک کە تۆ ئەم ڕەنگە بەکاربێنی ینی وا پێویستەکە یاخود کردوتە بە ستایل و حەزێکی خۆت ئەو ڕەنگەی بتایبەت بۆنە بۆ تابلۆی بەکارێنی وەکو ستایلێکی خۆتی لێ کردووە ڕەنگە زۆرتر وا بێت ینی بیێ ڕەنگەکان ڕاکێشی بەڵام تۆ لە هەمان کاتاکە هەر کارێکە کردت زیاتر خۆشەویسترە بێ لەلات چونکە ڕەنگ هێمایەکی جوانە ینی ڕەنگ تێکەڵکردنی
ئاسان نییە بۆ کەسێکی ئێمەمانان کاتێک کە فڵچاگری لەگەڵ ڕەنگەکانە چۆن بڵێ ئەو فڵتە سەماکە خۆی جوانێکی ترە نەخشێنێت ئەم شێوازی ڕەنگانە بە ئەکادیمیا بۆی ئەڕۆی تێکەڵی ئەەکەیت. بەڵێ دەربارەی تابلۆکان لەوانەیە بەشێک لە بینەران بەرامبەر تابلۆیەک بمونە بیبینن بڵێن ئەمە تابلۆ یان سروش وەکو خۆی بیبینن بەڵام شێوەکاران جیاوازن باگراوند و سیمایەکی تر لە تابلۆکان تێگەن پەیامەکانیان ئەم تابلۆیانی تۆ کێشاوتە گەر بێم لەسەر ئەمە دەست پێ بکەم ئەمە چ پەیامێک ئەگەێنێ؟ ئەمە مۆتیڤی وەک باسمان کرد کە سێرکێ ژنێکە بە ئەم جۆری ئیشانە بە قەڵەمی تایبەتی خۆی ئەکرێت بەس بە ڕەشسپی ئەکرێت ناتوانانی بەڕەنگێکە ئێستا لە فکرم بەڕەنگی تریش بیکەین ئەمە ژنێکە کە ژن ئەچەوسێنرێتەوە لە هەمان کاتا بێتە قوربانی بۆ بەرگی کتێبێکی هاوڕەیەکم کردم کە بووکی داراڕەشە بەداخۆیسا لە ژیاندا نەماوە ئەگەرێتەوە بۆ ساڵانی گەر هەڵە نەبم بێ لەو کاتانەیە ئەتر زۆر خۆشەویستە هەمیشە پاراستومە ئەو ئیشانەی کە دروستێکم خۆشەویستێکی تایبەتیان هەیە بۆ من ئەتر لە چیای کوردستان و لەناو کولتوری خۆمانە ژن چۆن فکری هەیە چۆن ئەتوانێت ڕوبەڕووی ئەو توندوتیژیانە بێتەوە ئەو قوربانیانە ببێتەوە کە ڕوبەڕووی ئەبنەوە تۆ هەرمردن نییە تۆ لەوانەیە کۆمەڵێک توندوتیژی بەرامبەر ژن نەکرێت لەوانە ڕۆژانە دەیانجار لە چوار دەورەوە توندوتیژیمان پێ بکرێن ئەمە یەکێکە لەو کارانم. بەڵێ بۆی ئەو پرسیارم کرد ئەمێ بزانم خەڵک بەگشتی تێگەشتنی چۆنە بەرامبەر بە هونەری شێوەکاری؟ بەداخەوە من ئەوەنەی کە تەجروبەی خۆم کە لەگەڵ هەنگاوەکانی پێشنگاکانم ڕۆیشتۆم ساڵانی ڕابردوو ئەوەنەی پێشنگام کردوێتەوە زۆر بینەری باشترمان هەبووە زۆر خەڵک باشتر تێگەیشتووە و مرۆڤ زۆر بە جوانی سەریقەیاوەتێ بەڵام لەم ساڵانەی تۆزێ دواتری ینی لە بینی ناوەڕاستەکانی ئەو ساڵانێک کە من ئیشم تیا کردووە بینەر زۆر کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە کارێکی بۆ چێگەڕێنیتەوە هەستەکەم هونەر پشتگوێ خراپێت لەگەڵ ئەوە شاکەمتر مرۆڤ بە هۆی سەرقاڵی ژیانیەوە بە هۆی هەر کۆکارێکی تر هەبێت دابڕاو لە کاری هونەری ئەتر کە کاتێک پێشنگاکاتەوە تۆ ئەو پەیامی تۆ ڕەنگە نەگەیشت بێ بە کەسانی تر نانتوانی بێ ئامادە بن ئیتر ئەمە تۆزێ دابڕان لە بینی هونەرە کەم بۆتەوە بەڵام کە هاتوون پرسیاریان کردووە لەم ساڵانی دواتر ینی ئاخر مەرحلێکە ئێستا تا ئەژین ئیتر وردە بینەر ئاشت بۆتەوە لەگەڵ تابلۆیە لەگەڵ هونەرە بەگشتی و بە تایبەت هونەری شێوەکاری ئەوەی کە من تەجروبە و هەنگاو نابێت لەگەڵ ژیانە لەگەڵ هونەرە بە تایبەتی بینەر ئاش بۆتەوە لەگەڵیا زۆر جار پرسیار کراوە بینەر ویستێتی تێبگا لە تابلۆ ویستێتی هەر سەرپێین سەرێک نەکاو ئەمە ڕسمێک کەوتەوە کراوە و لەوێ هەڵواسراوە بێگومان بەڵکو پەیامێکە و بۆتە پرسیارکردنی بینەر لەویە ئەمەش جێگەی دڵخۆشیە کە وردە ئاشنا ئەبینەوە بە بینەر و بینەریش ئاشنا بێتەوە بە تابلۆ. لە ئێستادا پێت وایە هونەر بۆتە پیشە؟ بەداخەوە تا ئێستا نەبووتە پیشە ئەوەی من بینی بێتم بەڵام ئەتوانی بۆ نمونە پیشەیەکەوەی بتوانانی بژێوێکی ژیانن لەسەر بێت ئەمان بەداخەوە نەبوو بەڵام وەکو پیشەی تر زیاتر ناڵم خۆشببختانە ئەوانەی کە تەمەنێکیشیان هەیە وردە ئەگەڕێنەوە بۆەوەی کە لەگەڵ هونەرە بەتایبەت هونەری تەشکیلیان بێنە پێشەوە. بێمە سەر ئەو کەرستە و ئەو ڕنگانە کە بەکاری ئەهێنی لێرە دەسەکەوێت یاخو بە تایبەت بۆ یان ڕەنگێکی دیاریکرا و ینی ئەلوانێکی دیاریکراوە تۆ بەکاری ئەهێنی چۆنایە؟ بێگومان وەگەم باسم کردمەوەتیبەوە چی تایبەتی خۆی ئەوێت ئەو مادە چاکە نییە مادەیەکی ئەوەنە باشمان نییە ئێمە کە بتوانین سوودی لێ ببینێ بەڵام هەروەکو شتێک توانیمانە تا ئەوەنەی کە گەشتۆتە کوردستان ئەو مادانێکی ئیشی پێەکەن بۆ نمونە ڕەنگە ئەکریلیکە و ڕەنگی زەیتە ڕەنگی ئاوە بەڵام ئەوەی کە من زیاتر ئیشی تیاکەم ڕەنگی ئەکریلیکە و جگە لەوەش کانڤاز بەداخەوە کانڤاز گەر خۆ دروستێکی زۆر باشترە بەڵام ئەوەی کە تۆ ڕەنگە مەجای ئەوە نەبێ بتوانانی خۆ دروستیکەی ئەچی ئەیکری لە بازار ئەمەش بادی پێکاتەکانی وردە کە یان هەر کەسێک بێت لە ماڵەوە دروستیکە بێگومان هەموو شتێک سەرتا قورسە بەڵام کە چیتە ناوە زۆر وردەوەدا ئاشنا ئەبێ ئەو کاتە ئاسانە بێ بۆت ئیتر ئەم شێوانەی کە من نازانم کام تا ڕەشوسپیەکە ئەمە تەنها بە ڕەنگی ڕەشوسپی کردومە لەم دوایانەیە ویستمە ڕەش ئاشناکەمەوە بە بینەر چونکە ڕەش زۆر کات ئێمە ڕەشمان پۆشیوە بۆ بۆنە و بۆ تەعزیەکان کە لەبەرمان کردووە بەڵام هەر ڕەنگەکان مانایەکی تایبەتیان هەبوو من بێگومان ئەم ڕەنگی ڕەش تۆ کاتێک ئەچی بۆ
خوانەکە کەس تووشی ئەم حاڵەتە بێ کەسی خۆشەویستی لە دەست بە بەڵام کە تۆ جلێکی ڕەش لەبەرەکەی عادەتەن وا بۆ پرسەکان بووە بەڵام کە بێتە سەر قوڵای ڕەنگەوە ڕەنگ بۆچی لەبەرکراوە ڕەنگ بۆیە بۆ ئارامی بەخشی دڵ بووە ئارامی جەستە بووە تۆ کاتێک کە کەسێک خۆشەویست ڕەنگی ڕەش هەستەکەی ئارامێکی بە گیاندا چونکە ڕەش مانای خۆشەویستیە نەک مانای نەهامەتی و ناخۆشیەکانی ژیان بێت ئەمە بۆیە بینەر ینی بەتابەتی خەڵک زۆر کات بۆ مانایە ئەیبینێت بەڵام بەداخەوانیە ئەوەی کە سەرنجی بابەدۆدا چۆنی ڕەنگی ڕەشکە ڕەنگ هێمایەکە بۆ ئارام بەخشی مرۆڤەکان. خاچ و دڵسۆز لەم کاری هونەری شێوەکاریەتە کێ پێشگیرتە؟ سەرەتایی کە هاتم لە تەمەنێکی زۆر مناڵەوە کە هاتم چەند مامۆستایەکی ئازیز بووم کە هەمیشە هەوڵیان داوە کە من بەردەوام بم زۆر لە ڕەفیقە نزیکەکانم بەڵام وەکو هاوکاری و پشتگیریەکی تایبەت بە خۆم هەر خودی خۆم بووم وام کردووە کە وەکو ژنێک بەردەوام لەسەر پێی خۆم بوەسم بەردەوام ئەو توانە و ئەو بەهرەی کە هەمە نەتوانم پشتگوێی خەم بەڵکو زیاتر هەوڵ بم هەنگاوەکانم لەگەڵ هونەرا بەردەوام بێت. بەڵێ ئەی بێمە سەرباسی پێشەنگاکات کێ بەشداری تیا کردووە تاکەی بەردەوامە بێ بەتمایی پێشەنگای تری لە داهاتووە پلانت چییە؟ ئەم پێشەنگای کە ئەم لەم ئاخیر پێشەنگامان کە کردبانەوە تیپی هونەری گەلەری دڵخواز بوو ببوورە تیپی گەلەری دڵخواز بوو کە کارمان تیا کرد تر سی و خۆشبەختانە 38 ژنە کە بەشداری تیا کردووە تر 3 ڕۆژ بەردەوامە و لێ ساشە ئەمڕۆ دووەم ڕۆژی پێشەنگاکەیە هەر لە هۆڵی گەلەریەکە کراوەتەوە. بەڵێ سەبارەت بە تابلۆکان درێژترین ماوە کە لە تابلۆیەکە کێشات بێت چەندێکە؟ تابلۆ بۆ زۆری برو ینی ئەوە نییە بڵم تابلۆکە ینی تۆ کاتی ئەیتێ ئەوە نییە کە بەردەوام بێت کە بەردەوام لەسەری بیت هەڵبەتە کاتێکی ئەوێت بەڵام تۆ کاتی پێ ئەیت هەبوو مانگ جێم هێڵاوە و چوومەتەوە سەری. کە جێهێشتا بمونەوەی کە کەرستەکانت دەست نەکەوتەوە ڕەنگەکان نەگونجاوە لەگەڵ ینی دەستە نەکەوتە بووی بەکاری بێنی بووی؟ ناخۆشبەختانە من هەمیشە هەوڵماوە ڕەنگەکان هەمووی کەرەسی تایبەتم هەبێت بەردەوام بەڵام ڕەنگە هۆکاری ژیان بوو بێت یان هۆکارێک بوو بێت کە ئیشێکی تایبەتترم هەبوو بێت نەچوومەوە سەر ئەو نیشە. خاتو دڵسۆز جێپەنجەی خانمان لە بواری هونەری شێوەکاری چۆنە بینی؟ وەک گوتم خۆشبەختانە ژن ئەمڕۆ زیاتر هاتوۆتە مەیدان و زیاتر لە بواری هونەریە کارەکان لە هەموو بوارەکانە نەک بڵێن لە بواری تشکیلیا بەتابەت تشکیلی خۆشبەختانە چەندین کەسە کە من لە پێشەنگا بەشدار بووم چەند لە هاوڕەکانم کە دەستێکیان هەبوو و داوایان کردو کە بەشدار بن لە پێشەنگاوەش جێگەی دڵخۆشیە و جێگەی ئەوەشەکە دیارە ئێمە شتێکمان کردووە کە توان ئەو ئافرەتانش هەستکەن کە بێنە ناو بوارەکەەوە. باسی لە ئەزمموی خۆت کرد چۆن دەستە پێ کردووە ئەی کە لە سەرتاوە دەستە پێک هیچ بەربەستێ ئاستانگەین ئاهاتە بەردەمت؟ بێگومان هەموو کارێک بۆگوتم بەربەستی هەیە هەموو کارێک قوربانیدانی هەیە هەموو کارێک تۆ کە هەگای بۆ ئەنی کۆمەڵێک بەربەست و کێشە و هەم لە ڕووی خێزانەوە بێ هەم لە ڕووی دەوروبەرەوە بێ هەم لە هەموو ڕۆکانەوە بۆ دەبێت بەڵام گرنگەوەی تۆ نەدۆڕی گرنگەوەی تۆ بەردەوام بێ گرنگەوەی تۆ هەوڵ بێ ئەو کارێکە هەتا بەردەوام هەنگاوی لەگەڵا بنیت. ئەمە شوای کردووە کە من بگەم بۆ دڵسۆزی ئێستا بگرێت دڵسۆزێک نەبووە کە ئێستا دانیشتۆ بوێرانە بتوانێت بدوێت بۆ هەموو ژیانی خۆی بەڵام قوربانێکی گەوری یاوە تاگەیشتۆ بۆ دڵسۆزێک کە ئیشێکی تایبەت بەخۆی هەبێت. بەڵێ بێمە سەرباسی پەیام و ناوەڕۆکی تابلۆکانە ئەوەی کە لە تەنیشت تۆوێ ئەمە مانای بینم ڕەنگی سوور و سەوز و سپی و تێکەڵ کردووە لەگەڵ باگراوندی ڕەش ئەمە چمانەیەک ئەگەێنێ؟ وەک گوتم هەر ڕەنگە و جوانێکی خۆی هەیە ڕەنگە و تایبەتمەندێکی خۆی هەیە ئەم ڕەنگیان کە باگراوندی ڕەشە ڕەش وەک گوتم بۆ ئارامبەخشی هەمیشەی دێت لای منەوە ئاو وەسفم کردو بۆ بینەر و ڕەنگی ئەو ڕەنگە پیرۆزەی با بڵێن ئەم سەوز باویەی ڕەنگی پیرۆزەیی ئەویش ڕەنگێکە کە بەمانەی نوێبوونەوەی ژنیە و ڕەنگە سپێکەش کە هێمایەکە بۆ ئاشتی و جوانی ژن لە هەمان کاتە سەمایەکی جوانانەی ژن هاتۆتە مەیدانەوە کە پەیامێک ئەگەێنێ بۆ بینەر. دوا ڕێنمایی چێ بۆ ئەو خاتونانەی کە ئێستا ئەمان بینن ئەیانێ بێتەنە هونەری شێوەکاریەوە؟ من داوا لە هەموو ژنانەکەم ئەوەی توانایەکیان هەیە
نەک لە بواری تشکیلی هەمیشە زەختم لەسەر ئەو کردوەوە کە هەر کەسە لە بواری تۆ خۆیان توانایەکی هەیە بەردەوام هەوڵ بات ئەو توانای خۆی نەمرێنێت بەردەوام بتوانێت کار بکات چۆن مرۆڤ هەمیشە وەکو گڵێک وایە لە قوپۆپی لێبێتەوە لەوەی ئەمڕۆ بتوانێت خۆی کارێکەکە بەهێنی بتوانێت نەوەیەک پێ بگەێنی ئەمانە کارێکی تایبەتن کە مرۆڤ بتوانێت لەسەر پێکانی خۆی بوەستێت بە تایبەتی بۆ ژنان لە بواری شێوەکاریە هەر کەسێک توانایەکی هەیە ومێ دەکەم بێتە مەیدانەوە بتوانێت پامەکەی خۆی بگەێت. زۆر سپاس بۆ خاتو دڵسۆز ڕسوول شێوەکار سپاس بۆی بەشێکی ڕاستەخۆ لە سعودی ئامادە بووی ئەوم تابلۆ جوانانە و سپاس بۆ تۆ سپاس بۆ پای بینەرانیش کە تا ئێستا لەگەڵمان بوون. بەڵێ راپۆرتێکمان ئامادە کردە سەبارەت بە پێشانگاکات بۆیە با پێ کۆبینەری ئەم راپۆرتە بین. شیرین کۆکاری هونەرمەندە بە دیار تابلۆکانیەوە وەستاوە و بۆ میوانەکانی پێشانگا هاوبەشەکەی ڕوون دەکاتەوە. بە ڕەنگی ئاوی ئیشم کردووە بە دوو تابلۆش بەشدارم تابلۆکانم باز لە ئافرەتەکە هەردووکیانێکیان تێکستێکی لەسرە تێکستەکە و تابلۆکە وەکو یەکوایە تابلۆیکیانم ئەمە هەڵێ ئافرەت بڕێتی لە ڕنگ بەڵام زۆربەی ئافرەتەکانمان بەدەست پیا و سالارەوە